سڵاوتان لەبێ خۆشەویستان دووبارە گەڕین وەلاتان لە سمارت ترێدەرەوە شیکاری هەفتەی دووەمی مانگی 5 ساڵی 2024 دەکەین سەبارەت بە ئاڵتون لە ئاستی 2373ەوە سیناریۆکی دابەزین چالاک بووە بۆ گەڕانەوە بۆ زۆنی 2352 بۆ 2335 بەڕێزان ئەم زۆنە زۆر گرنگە بۆ ئەم هەفتەی ئاڵتون 352 بۆ 335 لە 373 کەم سیناریۆ چالاک بووە لە هەوڵی گەشتندا بەم زۆنە و لەم زۆنەوە ئەگەری دووبارە چالاکبوونەوەی سیناریۆیەکی دیکەی زۆر بەهێزی بەرزبوونەوە هەیە و ئەگەر بێت و ئێمە لێرە دەرفەتێکی کڕین ببینین و سوود لە مامەڵەی داخەڵبوون وەربگرین یەکەم تارگێتمان گەڕانەوە دەبێت بۆ ئاستی 2373 ئەگەر بێت و کاندڵێکی 4 کاتژمێری تەواو پڕ لە سەروی 373 دابخرێتەوە تارگێتی دواتری بەرزبوونەوەی ئاڵتون گەشتن دەبێت بە ئاستی 2400 بەڵام ئەگەر بێت و زۆنەکە بشکێت بەرەو خوارەوە ئەم زۆنە زۆر گرنگە بەڕێزان بۆیە فراوانیش دیاریمان کردووە بۆ ئەگەری فلاشێک کە بە فلاش بێتە زۆنەکە و فەیک ئاوتێک ڕوو بدات پاشان دەستکات بە بەرزبوونەوە بەڵام هەر کاتێک ئاستی 2335 بە کاندڵێکی 4 کاتژمێری تەواو پڕ لە خوارەوە داخرایەوە و زۆنەکە شکا ئەو کاتە ئەگەری گەڕانەوەی ئاڵتون بۆ 2284 دێتە ئارەوە لە دوای شکاندنی 335 بە کاندڵی 4 کاتژمێری ئەو جا سیناریۆیەکی بەهێزی دابەزین چالاک دەبێت و تارگێتی گەڕانەوەشی 284 بەڵام تا نرخ لەسەر ئەم زۆنە بێت یاخود لە ناو ئەم زۆنە بێت ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر بەرزبوونە و لە هەوڵی دۆزینەوەی ئاماژەکانی داخەڵبوون بەکڕیندا دەبین بە ئامانجی یەکەم 2373 پاشان تارگێتی دووەم 2400 شیکاری دووەمان لەسەر بیتکۆین کە داواکاری زۆرێک لە بازرگانە خۆشەویستەکان بوو بیتکۆین تەبیعی نزیکەی 2 مانگ دەبێت لە ڕێنجدایە جۆڵەیەکی هێندە فراوان و گەورەی تێدا ڕوونەداوە و بەڕای من بەپێی کۆتا سیناریۆکانی شیکاری بەپێی ئەم وەیڤانە بکە دروستی کردووە دابەزینێکی دیکە بۆ بیتکۆین لە ڕێگایە بۆ ئاستی 54910 دلار با بڵێن 55000 دلار بیتکۆین تا لە خوار ئەم زۆنە بێت زۆنی 65500 بۆ 68000 تقریبا تا لە خوار ئەم زۆنە بێت لە هەوڵی گەشتن بە ئاستی 54910 دلاردایە دەتوانین ئەمە بکەینە تارگێتی یەکەم بۆ دابەزین و لە دوای گەشتن بەو ئاستە ئەگەری سیناریۆیەکی بەرزبوونەوەی زۆر خێراو لە ناکاو هەیە واتە ڕەنگە بە فلاشێکی پیدا لەم تارگێتە ڕاستەخۆ دەست بە بەرزبوونێکی باش کات لووتکەیەکی نوێتۆ مارکات یەکێکی دیکە لە سیناریۆکان ئەوەیە ئەگەر بێت و دابەزینەکە خێرا بێت ئاستی 54910 دلاریش تێپەڕێنێت بەرەو خوارەوە تارگێتی دووەمی دابەزین 49863 دلار دەبێت لێرەوە زۆنێکی زۆر بەهێزی بەرزبوون دێتە پێشەوە بۆ بیتکۆین کە ئەم زۆنە توانای ئەوەی هەیە سیناریۆیەکی بەرزبوون چالاک بکات بۆ گەیشتن بە ئاستی 83616 دلار لە تارگێتی 54910 دلار بێت یاخود لە تارگێتی 49863 دلار بێت بیتکۆین لە هەر یەک لەم دوو ئاستە کە دیاریمان کردو بۆ بەرزبوون دەتوانێت سیناریۆیەکی هێندە بەهێز و فراوان چالاک بکات کە خۆی پێ بگەێنێتە ئاستی 83 دلار کە خۆی پێ بگەێنێتە ئاستی 83616 دلار بۆیە لە دوای گەشتن بەم تارگێتی هەتا یەکەمیش بێت حەزر لە فرۆشتنی بیتکۆین بکەن زیاتر تەرکیزتان لەسەر دۆزینەوەی دەرفەتەکانی مامەڵەی کڕین بێ و سوود لەم بەرزبوونە وەربگرن بۆ ئاستی 83616 دلار شیکاری سێمان لەسەر یۆرۆ بەرامبەر بە دۆلار ئێمە لە ماوەکانی ڕابردوو زۆنێکمان بۆ بەرزبوون دەستنیشان کرد ئەمە تقریبا هەر شیکاری ماوەکانی ڕابردووە دیسان چی لەسەر دەکەینەوە زۆنی 59 1.059 بۆ 1.044 باسمان کرده بوو کەم زۆنە دەتوانێت ڕیتێستێک بە یۆرۆ بکاتەوە بۆ ئاستەکانی 108 بینیمان 108 پێکاوە و ئێستاش لە ڕوتی بەرزبوونی خۆی بەردەوامە
بۆ ئەم هەفتەیە دەکرێت بەرزبوون کەمێکی دیکە بەردەوام بێت بۆ ئاستی 1.083 لە دوای گەشتن بەو ئاستەوە یۆرۆ بە پیشی کاری دەکەوێتە زۆنێکی بەهێزی دابەزین کە زۆنەکە لە 1.083 دەست پێ دەکات بۆ 1.091 ئەم زۆنە دەتوانێت دیسانەوە یۆرۆ بهێنێتەوە بۆ ئاستەکانی 1.050 با بڵین 1.06 1.06 تارگێتی گەڕانەوەی یۆرۆ دەبێت لەم زۆنەوە بۆ ئەو کەسانی مامەڵی کڕینیان هەیە تا ئێستادایان نەخستووە هەوڵ بدەن لەم زۆنە بەشێکی زۆری قازانجەکان بپارێزن وەزارەتە تەرکیزتان لەسەر دۆزینەوەی دەرفەتێکی مامەڵی فرۆشتن بێت بە ئامانجی گەڕانەوە بۆ زۆنی خوارەوە شیکاری خوێندنەوەکانمان بۆم هەفتەیە بەم شێوازە بوو یۆرۆ بەرامبەر بە دۆلار هەروەها بیتکۆین هەروەها ئاڵتون هیوادارم ببێت تەمای سود و قازانج بۆ تەواوی بازرگانان لە ئەگەری هەر ئەپدەیت و گۆڕانکاری و دروستبوونی سیناریۆیشی نوێدا لە گروپی سمارت ترێدەر گۆڵد لە تەلێگرام ئاماژەی پێدەدەم بە ئومێدیەوەی کە ببێتە مای هۆشیاری و ڕوونکردنەوەی زیاتر بۆ بازرگانە خۆشەویستەکان هەفتەیەکی پڕ لە قازانج و خۆشی بەڕێکان لەسەر خێر و خۆشی